ئەچینە لای تەوەری دووەممان لا تەوەری دووەماندا هەمان بۆی سەختەکانی ژیان و جەنجاڵی ژیانەوە پێویستمان بەکارکردن هەیە بەڵام ئایا ئەو شوێنەی کە کاری تیا ئەەکەین تا چەند گونجاوە تا چەند لە ڕووی سەلامەتی و تەندروستیەوە گونجاوە بۆی کە ئێمە کاری تێدا بکەین وەک چۆنەوەی کە ئێمە لە شوێنێکدا کار دەکەین مافمان لەسەر مافی ئەو شوێنە بین بە ئەرکەکانمان کە لەو شوێندا کاری تیا ئەەکەین خاوەنکاریش مافی لەسەر لەوەی کە مافی کارمەندەکانی یاخود مافی ئەو کەسانە بات کە لەو شوێنەدا کار ئەەکەن بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە ئەمانەیە بزانین تا چەند بەپێی ستانداردە جیهانیەکان ئەو کەسانی کە لە شوێنێکدا کار دەکەن جاخود کۆمپانیایەک بێت یاخود کارگەیەک بێت یاخود هەر شوێنێکی دیکە بێت تا چەند ئەو شوێنە سەلامەتە تەندروستە بۆ کارکردن جا ڕۆژێکی جیهانی بۆ دانراوە کە ئەمڕۆ ڕۆژە جیهانیەکەیە بۆ ڕۆژی جیهانی سەلامەتی و تەندروستی لە شوێنی کاردا ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین لەسەر ڕۆژی جیهانیەکەی وەرە لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بزانین تا چەند ئەو دۆخە گونجاوە بۆ ئەو کەسانەی کە کارەکەن با میوانداری زۆر بەڕست دکتۆر ئومێد عەزیز وەکو مامۆستای زانکۆ دکتۆر سڵاوە لێبێت و بەخێر بێت دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ ڕۆژێکی جیهانیە بۆ ڕۆژی جیهانی سەلامەتی و تەندروستی لە شوێنی کاردا بزانین ڕۆژە جیهانیەکە لە چیەوە هاتووە مەبەست لەم ڕۆژە چییە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ دیاریکردنی تەوەرەکە دیارە بابەتێکە لە کات و ساتی خۆیدا دەستان خۆش بە سڵاو لە بینەرانتان دیاریکردنی ڕۆژەکە ڕۆژی جیهانی تەندروستی و سەلامەتی پیشەی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوەیە ڕۆژی 28 چوار کە ئەمڕۆ دەکا طبعا ئەم دیاریکردنە پاش ئەو هەوڵ و جوود و تێکۆشانە نەدێک کە منەظەمەی عەمەلی دەولی لە جیهاندا بەختی کردووە سەبارەت بە دابینکردنی مافەکانی کرێکە هەر بۆ زانیاری بینەران ئەم منەظەمەیە کە منەظەمەیەکی جیهانیە منەظەمەی عەمەلی نێودەوڵەتی واتە ڕێکخراوی کاری جیهانی نێودەوڵەتی منەظەمەیە کە سەر بە نەتەوە یەکگرتووەکانە لە ساڵی 1990ەوە لە زەمەنی عوسبەت الئومەمەوە دامەزراوە و ئەم ڕێکخراوە لە سەرتاسەری جیهانە کار بۆ کرێکار دەکا بەدیهێنانی مافەکانی کرێکار لەو مافانەش بریتە لە بەدیهێنانی کاری شایستە کە تایدا تەندروستی کرێکارتیایدا پارێزراو بێ ڕوبەڕووی مەترسیەکانی کار نەبێتەوە و سەلامەتی پیشەیی بۆ دەستەبەر بکرێ دیارە ئەو داتانی کە لەم منەظەمەیەدا هەیە و خراونەتە ڕوو طبعاً ئاماری مەترسیداری تیا سەبارەت بە ڕەوشی کرێکاران لە جیهاندا بەپی داتاکانی ئەم منەظەمەیە ساڵانە 2,7,8 کەس بەهۆی نەبوونی تەندروستی و سەلامەتی پیشەیی لە تەواوی جیهان لە دەست دەدا و هەر بە لە داتاکانە هاتووە کە 343 ملیۆن کە ساڵانە تووشی پێکانەکانی کار دەبێت بەهۆی نەبوونی سەلامەتی پیشەیی لە جیهاندا کە لە ناویاندا دۆخی زۆر مەترسیدار هەیە قاچپەڕینی تایە دەستپەڕینی تایە شوێربوونی تایە و هەموو پێکانەکانی تر دیارم ئەمارانە ژوای کردکەوە نەتەوە یەکگرتووەکانم ڕۆژە دیاری بکەوەکو ڕۆژێک بۆ تەوعیەی جیهانی واتە هۆشیاری گشتی لەم ڕۆژەدا کرێکاران لەو دۆخە مەترسیدارانە وریا بکرێنەوە و زیاتر ئاشنای ماف و ئەرکەکانیان بکرێن و هەروەها ڕۆژێ بێ بۆ جەختکردنەوە لە تەواوی حکووماتەکان لە سەرتاسەری جیهان کە ئەو ستانداردە ژیانیانی کە لە مەعایرە نێودەوڵەتیەکانە هەیە بۆ تەندروستی و سەلامەتی کار جێبەجێ بکرێ بەسەر خاوەنکار و خاوەنکاریش والێ بکرێ لەم ڕۆژە تا زیاتر پابەندی ئەو بابەتە بن زۆر باش ئەمەش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەم شێوازی مامەڵەکردنە گۆڕانکاری بەسرایە بۆ نمونە دکتۆرە زین لەو زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە کە کەسێک کارێکەکە لە پاڵ ئەوەی کە ڕەپارەیەک وەرەگرێت چەندین مافیکەی هەیە یعنی لە ڕووی تەندروستیەوە مافی پارێزراوە لە ڕووی ئەوەی کە کوکمەڵی کار ئاسانی لە شوێنەکانی تر بۆ بکرێ مافی پارێزراوە لە ڕووی ئەوەی کە پشووی خۆی هەبێ مافی پارێزراوە لە ڕووی ئەوەی کە کاتی دیاریکراوی خۆی ئیشی تاوا کرد ئەبێ تاوا نیشی خۆی تاوا کردووە ترە کاتێکی زیاد خۆی بیاوێتیش کات پاری زیاتر وەرەگرێ ئەگەر مقارنەیەکەین بەلای خۆمان هەست ناکەیت کۆمەڵێک لەمانە لە کرێکاری خۆمانە نەبوونی هەیە و هەروەها کەم و کوڕێکی زۆری هەیە ئەم کەم و کوڕێژ هەبێت کرێکار وای لێتی تر متمانەی بە کارەکەی خۆی نەمێنێ یاخود ئەگەر زۆر جار ئیجباریش بێ ئیشەکە بکات بە دڵێکی واو ئیش ناکات کە بڵێ من سەلامەتم لە کارەکەمە ئەم جیاوازیە چیەکە لەو کاتۆ هەتا ئەم دەقی ئێمەش قسەی تیاکەین باڵێ بە دڵنیایەوە طبعاً بابەتەکە بابەتی پێشێلکردنی مافەکانی کرێکار بابەتێکی جیهانیە لە سەرتاسەری جیهان ئەم بابەتە هەیە بەڵام وەکو جەنابیشە ئاماژەت پێدا بابەتەکە ئەگۆڕێ لە جێگەیەکەوە بۆ جێگەیەکی تر ئەوەی لە وڵاتە پێشکەوتۆکان بەدیەکرێت زیاتر پابندن بەو مەعایرە نێودەوڵەتیانی کە هەیە لە پاراستنی مافەکانی کرێکار ئەو یاسایانی کە هەیە ئەو ئیتیفاقیە نێودەوڵەتیانی کە هەیە بەڵام لە لای خۆمان بەڕاستی بەداخەوە سەرڕایبوونی یاساگەلێکی زۆر
سەرڕایەوەی کە عێراق ئینزیمامی کردووە واتە ڕاستاندنی کردو بۆ زۆرێک لەو ئیتیفاقیەتە نێودەوڵەتیانی کە هەیە سەبارەت بە پاراستنی مافەکانی کرێکار واتە ئەمەوێ بڵێم ئێمە تا ڕادێک فەراغی یاساییمان نییە یاساکان ئەوەی کە لە وڵاتە پێشکەوتەکان هەیە لە لای ئێمەش هەیە گەر سەیری یاسا بەرکارەکانی عێراق بکەین لەوە هەروەها لە هەرێمی کوردستانیش بۆ نمونە یاسایی کارمان هەیە ژمارە هەفتاوێکی ساڵ 1970 ئەکرێ بڵێن تەواوی ئەو مافانەی تیا باس کراوە بەڵام کێشە ئەوەیە لە واقعدا جێبەجێ ناکرێت لە لای ئێمە بە مقارنەی دەوڵەتانی تر زۆرێ لەو مافانە جێبەجێ ناکرێت کە ئەمەش بۆ خۆی بەڕاستی کۆمەڵێ هۆکاری هەیە واتە کۆمەڵێ ئاستەنگ هەیە لە بەردەم جێبەجێ نەکردنیان. سەر پاشا ئەم ڕۆژە جیهانیانە کە دانراون ساڵان لە جیهاندا لەژێر دروشمێکدا یادی ئەکرێتەوە دروشمی ئەم ساڵی ئەم ڕۆژە لەژێر گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەویە بۆچی گۆڕانی کەشوهەوا لەگە ڕۆژی جیهانی سەلامەتی و تەندروستی کاردا؟ باڵێ طبعا سەبارەت بە مەلەفی تەندروستی و سەلامەتی پیشەی زۆر لایەن و جوانی بەگرێتەوە یعنی هەموو ئەو دۆخ و ئەو لایەنانە دەگرێتەوە کە ئەکرێ کاریگەریان هەبێت لەسەر تەندروستی کرێکار لەسەر پێکانی کرێکار لە کاردا و ئەوەی کەوا لەم ساڵانی دواترە دەرکەوت کە زۆرترین کاریگەری هەیە مەترسی هەیە بۆ سەر ژیانی کرێکار بابەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمی و گەرمبوونی زەویە تەمان ئەم بابەتە چەند ساڵانی دوای زیاتر قسەی لەبارەوە کرا بە تا بە ساڵی 2023 کە توان بڵم ڕیکۆردی شکان لە گەرمیە لە هەندێ ناوچەیە و داتاکانی منەظەمەی عەمەلی نێودەوڵەتی جارێکی تر دەریان خستەوە کە ئەم بابەتە مەترسیەشی زۆر ڕاستە و خۆ کاریگەری لەسەر چینی کرێکار هەیە ڕاستە تەمان ئەم بابەتە لەسەر هەمومان کاریگەری هەبووە بەڵام قسەکە ئەوەیە خەڵکی تر بۆ نمونە خەڵکانێک کە کرێکارنی لەوانەیە لە دۆخێکی لەو شێوەیەدا بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن ئێماتوانی لە شوێنێکی فێنکە دانیشین قسە بکەین بەڵام کرێکار ئەو کرێکاری کە لە باڵەخانەیەکە لە شوێنێکی بەرزا کارەکە لەبەر هەتاوە کارەکە ئەما بێت چۆن پارێزگاری لێ بکرێ بۆیە من پێم خۆشە کۆمەڵێ داتا بخوێنمەوە بۆ ئێوە بۆ بینەرانتان سەبارەت بە مەترسیەکانی گەرمبوونی زەوی لەسەر چینی کرێکار تەمان بەپی ئەو داتایانی کە هەیە ئەمە داتایەکی تازەی ئەو ڕێکخراوی کە باسمان کرد بەپی ئەم زانیاریانە ساڵانە 26 میلیۆن و پۆین 6 لەو کرێکارانی کە لە شوێنە گەرمەکانیش دەکەن ڕوبەڕووی نەخۆشی درێژخایانی گورچی لابنەوە 26 میلیۆن پۆین 6 کە ڕێژەیەشی زۆرە و هەروەها 1970 کەس بەهۆی گەرمایی پڕوکێنەرەوە گیان لە دەسەدەن لەو ڕێژەیە 1900 کەس ئەبێت بەهۆی مردنیان 22 میلیۆن پۆین 86 کەس تووشی بورانە و لە هۆشخۆچوونە بن لەو کرێکارانی کە لە بینا و باڵەخانەکاندا ئیشەکەن طبعا ئەم لە هۆشخۆچوونانە زۆری ئەبێتە حاڵەتی مردن یعنی کرێکارە لە شوێنێکی بەرزا بۆ نمونە ئیشەکە لە ئەنجامی گەرمی تووشی بورانەوە بێت لەسەر کرێنتاوەرێکە بە نمونە لەسەر بەرزکەرەوەیەکە لە شوێنێکی بەرز کە ئەکەوێتە خوارەوە ینی ئەگەر نەژمرێ تووشی دۆخێکی زۆر خراپ دەبێت 1 میلیۆن و پۆین 6 بەهۆی تیشکی سەر و بنەوشەیی تووشی سەرەتانی پێز دەبێت ساڵانە لە جیهاندا و لەو ژمارەیەش بە نزیکەی 18,000 گیان لە دەست دەدەن بە سەرەتانی پێز لە چینی کرێکار و هەروەها داتاکان ئاماژە بۆ ئەوواکەن کە 860,000 کەس ساڵانە بەهۆی پیسبوونی ژینگە و هەواگیان لە دەست دەدەن هەر لە ناو چینی کرێکارانە و لە ئەنجامی گەرمبوونی زەوی ڕێژەی بەکارهێنانی مەوادی کیمیایی لە زەراعەدا لە کشت و کاڵ بە ڕێژەی لە 96 زیادی کردووە لە ئەنجامی ئەو گەرمبوونە کێڵگەکان کۆمەڵە مەوادی کیمیایی بەکاردێن طبعا ئەو مەوادە کیمیاییانش چێ بەکاریان دێنە کرێکار بەکاریان دێنە لە ئەنجامە ئەمە کاریگەریەکی زۆری خستۆتە سەر ژەهراوی بوونی کرێکار کە ساڵانە 300,000 کەس بەبۆی ئەو پرۆسەی ژەهراوی بوونە لە کێڵگەکان گیان لە دەست دەدەن ئەم داتا مەترسیدارانە بوو کە ئەم ساڵ دروشمی نەتەوەیە گرتوەکان بۆ بابەتی تەندروستی و سەلامەتی پیشەیی بابەتی گەرمبوونی زەوی بوو کە لەسەر ئاستێکی جیهانی کاری لەسەر دەکرێت بەڵێ دەست خۆش بێت دکتۆر لەگەڵەوەی کە ڕێستان مامۆسایزان کۆن لەوەی ئێمە داچەند لە ناوەندە ئەکادیمیەکانمان کار لەسەر ئەم بابەتە ئەکرێت تا چەند بۆ نمونە ئەم داتایانە
بۆ نمونە بە شێوازێکی زانستی بە خوێندکاران ناوترێت بۆ لەبەرەوەی ئەوەی کە بەڕێز ئاماژە و پیا لە چەند خاڵێکە هەمووی کاریگەری گەرمبوونی زەوی و گەرمبوونی ئەوەیە کە کرێکار تووشێ بێ ڕۆژانە ئێمەش بێ بەش نیرنەوەانە بەڕاستی یانی ئێستا لەم کاتەیە کە قساکەین لەوانێت چەندین کەسی کەس و کارەکانمان لە شوێنێک کار بکەن کە و هەتاوەتیش کە بەهێزی هەیە لەوانێ بورانەوەی توش بێ تووشی نەخۆشی بێ تووشی گرفتێ بێ تا چەند گرنگە لە ناوەندە ئەکادیمیەکانە ئەم بابەتانە زەنگێک بێت بۆی کە هەم خاوەنکار هەم کۆمپانیاکان هەم حکوومەت هەمویان بەرپرس بن لە چاوەوەی کە کرێکار ئاگاداری ئەم مافانەی بن و ڕەچاوی هەموو پێداویستەکانیشی بکەن بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکانم بابەتانە دەوروژێنین و ئەوەی زۆر گرنگان بابەتە بێ بە بابەتێکی گشتی کە ڕۆژەکەش دیاری کراوە کووتمان ڕۆژێکە بۆ تەوعیەی جیهانی نەک تەنها لە ناوەندە ئەکادیمیەکان ئەکرێ ناوەندە ئەکادیمیەکان شوێنی دەستپێک بێ ئێمە باسی هەموو ئەم یاسا و ئەم داتانی کە لێرە قسمانە ڕوو لە ناوەندە ئەکادیمیەکانێکین بەڵام زۆر جار کێشەکە ئەوەیە وەکو پێویست دەنگمان ناگا بەلایەنی معنی بۆیە بەڕاستی زۆر گرنگە هەم لە میدیا هەم لەسەر ئاستێکی گشتیان بابەتانە بوروژێنرێ چونکە بە نەتیجە ئەوەی بەرپرسە لە جێبەجێکردنی بریتە لە دام و دەستگاکانی حکوومەت بۆیە تەنها ناوەندە ئەکادیمیەکان بەس نییە ئەوەی زۆر گرنگە بدرێ بە جۆی موسساتەکانی دەوڵەت و ئەرک و ڕۆڵی دامەزراوەکان چییە بۆ کارکردن لەسەر ئەم بابەتەوە بۆ پاراستنی سەلامەتی و ژیانی کرێکار. زۆر باشە دوێنێ هە لە شاری سلێمانی بەڕێستان بەشداریتان کرێت چەند پانەڵێک و چەند پانەڵێک بەڕێوە چووە ئەگە باس لەو پانەڵانە بکەین پانەڵەکان سەپارەت بەچی بوو هەر سەپارەت بەم ڕۆژە بوو؟ بەڵێ خۆشبەختانە پانێڵەکەی دوێنێ لەسەر ئاستێکی زۆر فراوانە بوو کە بەدەستخۆشیەوە لەلایەن سەندیکای یەکێتی سەندیکاکانی کوردستان لە قی سلێمانیەوە سازدرا بوو و هەر لەسەر ئەم بابەتە بوو بابەتی سەلامەتی و پیشەیی لە کاردا ئەوەی کەوا نەوەعی بوو پانێڵەکە ئەوە بوو زۆربەی زۆری دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری سلێمانیە بەشدار بوون زۆربەی لایەنە معنیەکان باس کرابوون و لە پانێلەکەدا طبعا نوێنەری وەزارەتی کاری لێبوو تایدا بەشدار بوو چاوەڕوان بوون کە بەڕێز وەزیری کار خۆی ئامادە بێ بۆی خۆی ڕاستە خۆ گوێی لە تەڕح و لە بۆ چوون و لە کێشەکان بێ بەڵام بەهۆی کاری دیارە فەرمیۆنیان توانی بوو ڕاوێژکاری بەڕێزیان هاتبوو وە لە پانێلەکەدا لە چەند ڕوویەکەوە ئەم بابەتە تاو توێکرا سەرەتا یاسا جیهانیەکان لەسەر ئەم بابەتەوە هەروەها یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان لە عێراق چۆن بە بابەتی سەلامەتی و تەندروستی پیشەییان باس کردووە و ئەوەی زۆر گرنگ بوو ئەوە بوو کە باز لە ئاستەنگەکان کرا ئەم بابەتانە لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی بۆ وەکو پێویست جێبەجێ ناکرێت چونکە هەمومان بەڕاستی ڕۆژانە لە عێراق لە هەرێمی کوردستان گوێبیستەی مردنی کرێکارە بین بەداخەوە بەڕاستی ساڵانە داتاکان لە هەرێمی کوردستانیش کە ئەخرێتە ڕوو داتای مەترسیداری تایە ڕێژەی مردن زۆرە ڕێژەی پێکان زۆرە بۆیە لە پانێلەکەدا باز لەو ئاستەنگانە کرا کە بۆچی وەکو پێویست ئەم بابەتە جێبەجێ نەکراوە کەم تەرخەم چێە لەم بابەتەیە و بەو هیوای پانێلەکە بتوانێت تەوسیەکانی خۆی بدا بەدام و دەستگاکانی حکوومەت و کاری لەسەر بکرێ. باشە دکتۆر ئێستا زانین کە زۆربەی کارەکان چوونەتە دەستی کۆمپانیاکانەوە کەرتی تایبەتەوە کەرتە تایبەتەکانیش ئیتی کرێکارەکان لەلای ئەوان کارەکان ڕێژەیەکی زۆر ئەنجا مەزانی دوو جۆر کرێکارمان هەیە هەم ناوخۆیمان هەیە هەم کرێکاری بیانیشمان هەیە ئەمانە حکوومەت تا چەند گرنگە بیکاتە مەرج لەسەر ئەو کۆمپانیانە چۆنەڵێ تۆ پرۆژەیەک هەیە لە سایە ئەمەنەی سەوزایی بێت ئەبێ پرۆژەکەشی کە جێبەجێ ئەەکەی لەلایەنم کرێکارانەوە ئەم مافانە بە خاڵ نووسرابێتەوە بۆ ئەوەی کە کرێکار هەم خۆی هەست بە مافەکانی خۆی بکە هەم یاسایەکی شەبێ لە پشتە و بابەتەوە چکا بینی بەدەر لە کرێکارە ناوخۆیەکانی خۆمان بەداخۆ زۆر جار کرێکارە بیانیەکانیش تووشیە و لە ناوچوونە بن تووشی مردنە بن تووشی کۆمەڵە ڕووداوی نەخوازراوە بن حکوومەت تا چەند گرنگە ئەم ئەرکە بخاتە سەر کۆمپانیاکان بۆ ئەوەی کە کرێکار بتوانێت جارێکی تر متمانە بەو شوێنە بکە کە کاری تیاکات. باڵێ دەست خۆش طبعا ئەمە پرسیارە زۆر جدیەکەیە ئەرکی حکوومەت چییە؟ یعنی ئەوەی کە لە یاساکاندا هاتووە ئەوەی کە لە یاسایی ژمارە 1970 ساڵی 1970 یاسای کاری بەرکارە لە هەرێمی کوردستان هاتووە و ئەو یاسایی کە ئێستا لە عێراق جێبەجێکرا یاسای ژمارە 37 2015 ئەرکێکی ڕاستەوخۆ و سەرەکییان خستۆتە سەر موسساتی دەوڵەت و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناوێشیاندا بە تەحدید بیڵین
وەزارەتی کارە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەپی یاساکان ئەوەی کە هاتووە حکوومەت واجبە لەسەری پێویستە کە هەموو کۆمپانیاکان خاوەن پیشەکان پابند بکا بەوەی کە لە یاساکاندا هاتووە. طبعا ئاماژەیەشی خێرا ئەگەر بدەین بەوەی کە خاوەنی کار پێویستە پابندی چی بێ لەم بابەتەیە. ئەوەی لە یاساکان ئاماژەی پێدراوە یەک لەوانە تەدریبی میهەنیە و ئەتا ڕاهێنانی پیشەی کرێکارە بێ لەلایەن خاوەنی کارەوە ڕاهێنانی پێ بکرێ لەسەر مافەکانی لەسەر بابەتی تەندروستی و سەلامەتی چی لە شوێنی کاردا مەترسیدارە بێ لیان دوورکەوێتەوە. بە نمونە کرێکارمان هەیە لەگەڵ مەوادی موسەرتنە تەعامولەکە لەگەڵ دەرمانە تەعامولەکە ئەبێ خاوەنکار بەپی راپۆرتی پزیشکی لە هەموو مەترسیەکان ئاگاداری بکاتەوە. تەنانەت لە یاساکاندا باز لەوە کراوە خاوەنکارە بێ کرێکار بێتە شوێنی کارەکەی پێی پیشان بدا ئەمە شوێنێکی بەرزە ئەمە شوێنێکە چاڵەکانە بەردە مەترسی لە ناوچوون هەیە مەترسی پێکان هەیە ئەم وەمانە لە ناو یاساکاندا باس کراوە هەروەها زەمانی ئیساباتی عەمەلمان هەیە پێکانەکان. بەڵام ئەوەی ئەرکی حکوومەتە ئەوەیە ئەم بابەتانە وا لێ بکا کە خاوەنکار پابند بێ پێوت چونکە ئێستا دۆخێک هەیە کە لە کوردستان بەدی ئەکرێ ئەوەیە کە خاوەنکار بەداخەوە لە زۆربەی شوێن و کارگە و کۆمپانیاکاندا پابند نییە بە مەرجەکانی سەلامەتی و حکوومەتیش کەم تەرخەمە لە چاودێریکردنی چکە یاساکان باسی وەزیفەی چاودێری و پشکنین دەکا بۆ حکوومەت ئەبێ حکوومەت بەردەوام لە پشکنینی کۆمپانیا و کارگە و شوێن و دامەزراوەکاندا ئەبێ تیمی هەبێ بەڵێ لە یاساکاندا باز لە لیجانی تەفتیشەکە ئەم لیجانی تەفتیشانە بەڕاستی ئەمە لە پانێلەکە دوێنێ باسمان لەوە کرد وەکو پێویست ڕۆڵی خۆیان نەبینیوە وەزارەتی کار وەکو پێویست عەدەدی کافی نییە بۆ ئەو تیمانە یعنی لە داتاکانە هاتووە کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە هەر سێ محافەزەکەیە لە هەر چوار محافەزەکەیە عەدەدی مفتش 35 کەسەکە لە وەزارەتی کار لەم بوارەدا کارەکەن بە 6 بەڕێوەبەرایەتی کارکە لە هەولێر و لە سلێمانی و لە دوهۆک و گەرمیان و سۆران و زاخۆ کار لەم مەلەفە دەکەن 35 مفتیشمان هەیە و عەدەدی زیاراتی تەفتیشی کە لەلایەن حکوومەتەوە ئەنجام درا بۆ شوێنەکانی کار زۆر کەمە. لە ئەنجامی ئەم کەم تەرخەمیە کرێکاریش وەکو پێویست پابند نەبووە بە مەرجەکانی سەلامەتی و ڕووداوانی لێکەوتۆتەوە کە ئیبیستین ڕۆژان زۆر باشە لەگەڵەوەی کە ئەم دۆخە ئابووری کە هەندێک جا بەسەر ناوچەکەمانادێت هەن ئەم بێکاریە کە هەیە لەوانچی هەندێک جا کە کرێکارێک یاخود کەسێک کە ئەوێ بچە کارێک بکات ئەوەندە مەبەستێتی لەوەی کە ئەو کاری دەستکەوێت ئەوەندە مەبەستی نییە لەوەی کە بزانێت مافەکانی چییە مافەکانی کە ئەبێت لەو شوێنەدا کاری تیا ئەکات سەلامەتەکەی چێ لەبەی بۆ ئەو گرنگە لەوەی کە بەیانێک هەڵەسەتە تا ئێوارە ئیشێک بکات و ئەگەر ڕەبارێکی کەمیش بێت کەوکە زیان کە کرێکارێک لە بەیانەوە تا ئێوارە ئیشەکە بڕەپارێکی زۆر کەم پەیدا ئەکات بەڵام بۆ ئەو هەر باشترە لەوەی کە ڕۆژەکە هیچ ئیشێکی نەبێت و هیچ بڕەپارێک پەیدا نەکات کەواتە ئەتوانین بڵێن هەندێک جا ئەو دۆخەی کە بەسەر ناوچەکە یادێت هۆکارە بێت بۆ ئەوەی کە هیچ کەسێک بیر لە گیانی سەلامەتێکی خۆی نەکاتەوە. بەڵێ بەدڵنیاییەوە طبعا جانبێکی بابەتەکە ئەوەیە کە کرێکاری ژەبێ خۆی هۆشیار بێ لەم بابەتەیە ئەبێ بزانێ مافەکانی چییە. بەڵام هەروەکو جەنابتان باستان کرد یعنی زۆر جار ئەوەی کە کرێکار لەم بابەتەیە خەمی خۆی ناخوای ینی ئەوەیە کە کرێکار تەڕەفێکی لاوازە لە بابەتەکەیە لە عیلاقەکەیە کرێکار تەنها بە خەمی ئەوەیە کە ڕۆژانە کرێکەی دەستکەوێت کە لەسەر کار دەرنەکرێت لەوانەیە بیر لەوە بکاتەوە ئەگەر دەنگ هەڵبڕێ لەسەر مافەکانی خۆی لەلایەن خاوەنکارەوە دەربخرێ و دوور بکرێتەوە بژێوی ڕۆژانەی لە دەست بدا. هەر بۆیە بەڕاستی ئەمە دوێنێ لە پانێلەکەدا جەختمان لەسەرەوە کردەوە کە ئەبێ لەم بوارەشدا حکوومەت و دامەزراوەکان ڕۆڵی خۆیان ببینن و سندیکای کرێکاران ئەبێ ڕۆڵێکی تەسقیفی ببینن ئەبێ کرێکاران ئەگەر خۆشیان داوا نەکەن پۆل پۆل و دەستە بە دەستە دەوراتی تەهیلیان بۆ بکرێتەوە دەوراتی تەسقیفیان بۆ بکرێتەوە فێر بکرێن کە ئەمە مافی تۆیە لە پیشەکەدا ژینگەیەشی ئارام ژینگەیەشی تەندروست دابینکردی مەرجەکانی سەلامەتی شوێنی حەوانەوە یعنی ئێسا بڕۆ سەردانی پرۆژەکانی کار بکە بەڕاستی سێرەکەی لە نیوەڕوانە بۆ نمونە زۆرە لە کرێکارانە بینی لە ژن کرێن تاوەرێکان نانەخۆن ئەم کرێن تاوەرانە وەکو پێویست زۆر جار تێز ناکرێن بەپی مەعایرە دەولەکان کۆمەڵێ ئەجهیزە و ئامێری لە کار کەوتون مەترسیدارن ئەشێ لەو کاتەیە بەربنەوە ئاشێ کرێکار لە ژیانیانە گیان لە دەست بدا بۆیە ئەم دەوراتە تەسقیفیانە زۆر گرنگە بۆ کرێکار کە ئەجێ سندیکاکان و دام و دەستگاکانی حکوومەت پێی هەڵبسن. باشە دکتۆر تا چەند گرنگە
ڕەچاوی تەمەنیش بکرێ بۆ کرێکار ینی بۆ نمونە زۆر جارەڵین لەم تەمەنەوە پێویستەی تر ئەم کەسە کار بکات وە چاشە گرنگە بۆ نمونە ئەو کرێکارێکە کارێک هەڵەگەڵ بشێرێت بۆ نمونە بە شێوازێ لە شێوازەکان باسی مافەکانمان کرد بەڵام کار بۆ ئەوە بکرێکە ئەم کەسە لە دوای ئەم کارکردنەی تر لە کۆمپانیایەکە کارەکە لە دامودەستگایەکە کارەکە لە شوێنێکە کارەکە بزانێت کە ئەم کارەی ئیتر پیشەیەکی خۆیەتی نەک لە پڕ بەمەی مەزاجی خاوەنکارەکە کەی بەدڵی نەبوو بڵێ خواحافیزە بێ نەخێن بوونی بەڵگەیەک هەبێ لە بینیانە کە ئێمە پێڵێن عەقدێک هەبێ لە بینیانە بۆ ئەوەی کە ئەم کەسە دڵنیا بێ لەوەی کە لەوانەیە چەند ئیشێک هەبێ لەو کاتەیە بیکە بەڵام لە ئێستامی شێڵ بژاردەوە دوای لە پڕ و ئیزنی لەوانەیە و ئیشەی نەمێنێت چەند گرنگەمە هەبێت بەڵێ بە دڵنیایەوەم بابەتەش لە یاساکاندا باس کراوە سەبارەت بە تەمەن کە لە قسەکان تا ئاماژەت پێدا یاسای کاری عراقی بەرکار لە هەرێمی کوردستانی ئاماژەی داوە بەوەی کە لە تەمەنی 15 ساڵی واتات بە تەواوکردنی 15 ساڵی مرۆڤ بتوانێت گرێبەستی کار ئەنجام بدە خوار ئەوە بە هیچ شێوازێ نابێ وە کەیسێکی تاوانکاری ئەگەر خاوەنکار مرۆڤ لە خوار تەمەنی 15 ساڵەوە بەکاربێنێ لە هەر پرۆژەیەشی کارداواکرێ کەیسێکە ڕوبەڕووی دادگاکان بەڵێ بۆ هەردووشان هەر لە هەمان تەمەنایە و هەروەها ئەگەر تەمەنەکەی 15 ساڵیشی تەواو بوو یاساکان باز لەواکەن کە نابێ کاری قورسیان پێ بکرێ یعنی بێ کارێ بێ لە ڕووی جستەییەوە لە ڕووی پزیشکیەوە چونکە ئەم کەسە هێشتا لە ڕووی جستەییەوە بە تەواوەتی کامەڵ نەبووە بۆیە بێ و کاری پێی بسپێردرێ کارێ بێ لایق بە تەمەنەکەی بێ و هەروەها بۆ بەسی تەمەنی خانەنشینیش بە هەمان شێوە لەو سەریشەوە تەمەن هەر حسابی بۆ کراوە ئەو ئەندازەی کە مرۆڤ بتوانێت ئیتر تاوە ئەندازەیە ئیش بکات لە دوای ئەوە پێویستە خانەنشین بکرێ لە یاسای کاری عراقیدا قانونێکمان هەیە بە ناوی قانونی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکار ژمارە 39 ساڵ 1970 کە لە هەرێمە بەرکارە هەموو کرێکارێ لە ئەگەر پیاو بێ لە تەمەنی 6 ساڵی ئەتوانێت خانەنشین بێ بە موچەیەکی شیا و شایستە و هەروەها بۆ ئافرەت لە تەمەنی 55 ساڵ بە مەرجێ خزمەتی کرێکارەکەی لە 20 ساڵ کەمتر نەبێ و ئەگەر هاتوو مەرجی تەمەنی ڕەچاو نەکرێ ئەگەر هاتوو بۆ پیاو 30 ساڵ خزمەتی هەبوو و بۆ ئافرەت 25 ساڵ ئەواتوانێ خانەنشین بێواتە دوای ئەو تەمەنە ئیتر ناکرێ ئەم کەسە لە هیچ دۆخێکی کاردا بەکار بێنێ سەبارەت بە گرێبەستیش بە هەمان شێوە بەڵێ لە یاساکە باس کراوە زۆر گرنگە کرێکار هۆشیار بکرێتەوە لەوەی لە کۆمپانیەکان لە کارگەکان عەقدی هەبێ چونکە عەقد هەموو زانین بەڕاستی دۆکیومنتێکی یاساییە مافەکانی تیا پارێزراوە ئەرکەکانی تایە لەبەرەوە خاوەنی کارەگەر بەو ئەرکانە هەڵنەسا لە گرێبەستەکەیە باس کرابوو ئەوە ڕوبەڕووی دادگا کرێتەوە و سەبارەت بە وازهێنان یاخود دەرکردن لە کارە ئەوەش ئەکرێ تەوەرێ بێت لە ناو گرێبەستەکەیە باز بکرێ لە چ کاتێکە خاوەنکارە توانیم کرێکارە دەربکاوە لە چ کاتێکە ناتوانێ هەرچەندە یاساکان ئەمەشان ڕێخستووە ئەگەر گرێبەستیش نەبێ ئەم بابەتە هاتووە کرێکار ناتوان صاحبی عمل خاوەنکار ناتوانێت بە شێوازێکی مەزاجی ئەگەر کرێکارێکی بەدڵ نەبوو دەری بکایە لەسەر سەرپێچیەکی بچووک ئەو حاڵەتانی کە بێتەوەی دەرکردنی کرێکار بە شێوازێکی حەسری دیاری کراوە یاکرێ بڵین سەرپێچی گەورەیە ئەگەر ئەنجام بدرێ ئەگەر نابە پێچەوانەوە مافی کرێکار لە پارێزگاری لە پیشەکەی پارێزراوە باشە کەواتە کە ئەمە ڕۆژێکی جیهانی بۆ دانراوە کەواتە پرسێکی جیهانیە و هەموو جیهانلەی بەدەر نییە بەڵام ئەگەر بەگشتی باس لەوە بکەین ئەو ستانداردانەیە کە عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی بەپێی ستانداردە جیهانیەکانە بەپێی ستاندارد جیهانەکان لە چه ئاستێکدایە پشتێنەی سەلامەتی بۆ ئەو کەسانی کە کار ئەکەن بەڵێ لە ئاستێکی خراپ داینێمە بەداخەوە عێراق بەگشتی کوردستان بەڵێ لە ئاستێکی خراپدا وەکو ئاماژەمان پێدا ئێمە کێشەمان لە ئەوە نییە کە بڵین یاسامان نییە بابەتەی ڕێک نەخستە بێ عێراق لە زەمەنی واتە لە کاتی ئینزیمامی بۆ منەظەمەی عەمەلی دەولی ساڵ 1932 لەو کاتەوە تا ئێستا 68 معاهدەی پەسەند کردووە لەو منەظەمەیە و نزیکەی دەبۆ 20 لەو معاهدە جیهانیانە تایبەتە بە تەندروستی و سەلامەتی پیشەیی ئەم معاهدانە طبعا یاساکانی عێراق لە چوارچێوە ئەم معاهدانە ڕێک خراوە بۆیە لە یاساکانە ئێمە ئەشێ بڵێ لەوانەیە یاساکانمان هەندێکی بەپێی ئەم قۆناغە و مەرحەلەیە پێویستی بەدەستکاری هەبێ بەڵام ئەوەندەی کە ئێستا لە یاساکانمان هەیە ئەگەر جێبەجێ بکرێ ئەوە زۆر لە دۆخەکە گۆڕێ
بۆ ئێمە هەموو کاتێجە ختمان لەوە کردوێتەوە کێشە سەرەکیەکە ئەوەی کە ئەڵین عێراق و کوردستان لە دۆخێکی باشدانیە ئەوەیە کەوا یاساکان جێبەجێ ناکرێت ئەگەر پێتان خۆش بێ هەندێک داتای کوردستانشمان لایە دوێنێ بە سپاسەوە لەلایەن سەرۆکی سندیکای بیناسازی لە پانێلەکە ئەم داتایانە خوێنرایەوە لە ساڵی 2016 بۆ 2020 280 کرێکار جانی لە دەستداوە لە کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ڕێژەیەشی زۆرە چکەمە حاڵەتی مردنە بەڕاستی لە 2021 74 مردن هەیە 2021 74 گیان لە دەستدان 2022 ڕێژەکە خۆشبەختانە دابەزیوە هاتۆتە 37 حاڵەتی مردن لە عێراق 69 حاڵەتی مردنمان هەیە لە 2023 43 حاڵەتی مردن هەیە لە کوردستان و لە 2024 تا ئەم دقیقە قسەی تیاکەین 6 حاڵەتی مردنمان هەیە لەوانەیە چەند مانگێ لەمە پێش فترێ لەمە پێش هەموو بیستمان کە لە یەکێ لە پرۆژەکانە کرێن تاوەرێک کەوتە خوارەوە و دوو کرێکار ژیانیان لە دەستدا طبعاً هەر بەپێی ستانداردە جیهانیەکان ئەو وەسائیلانی لە شوێنی کاردا بەکاردێن ئەبێ ناوبەناو تێز بکرێن 3 مانگ جارێ 6 مانگ جارێ ئەم بەرزکەرەوانە ئەم کرێن تاوەرانە مەسعەدەکان ئەبێ تێز بکرێن ئایا پێویستیان بە چاکسازیە پێویستیان بە گۆڕینە بەداخەوە ئەم تێستانە لە کوردستانە وەکو پێویست نیە ئاکرێ بڵین هەر ناکرێت لەبەرەوە زۆر جار لە ئەنجامی ئەکسپایر بوونی ئەو ئالەت و مەوادانە لە شوێنەکانی کاردا کاری سەی لێ ئەکەوێتەوە واروە 8661 بریندارمان هەیە لە عێراق یامەش هەر لە ئەنجامی جێبەجێ نەکردنی یاسا و ڕێنمایەکانی تەندروستی و سەلامەتی پیشەی طبعاً لەم 8000دا حاڵەتی مەترسیداری تایە وەکو وتمان حاڵەتی تایە کرێکار چاوی لە دەسەدا قاچێکی لە دەسەدا تووشی پەکەوتەیی هەمیشەییە بێ کە ناتوانێت جارێکی تر بکەوێتەوە سەر کارەکەی لە ئەنجامیشدا خێزانێک بێ بژێویە بێ پێکمانەمە کاریگەریش بەجێڵێ لەسەر چەند کاریگەری بەجێڵێ لەسەر ئەندامانی خێزان ئێمە دەستخۆشی لێکەین دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونەوە هیوادارین بەپێی ئەو داتایانەی کە هەم بۆ جیهان و هەم بۆ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش ئەگەر یاساکان پێڕۆ بکرێ بێگومانەوە ڕێژەکە زۆر داوەزێت و کەمترین قوربانیە بێت و کەمتری بریناریشە بێت دووبارە سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونە دەستان خۆش بێ